ئێمە وەک یەکەی چالاکی هونەری سلێمانی ڕۆژئاوا بۆ ئەم ساڵی نوێی خوێندن کۆمەڵێک کار و بەرنامەی تایبەت بە خۆمان ئامادە کردووە. بێگومان چەند ڕۆژێکە سەرپەرشتیارەکانمان کەوتونەتە جەولەی خۆیان بۆ ناوەندەکانی خوێندن چ بەختیش ساوایان چه قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەیەکان بێگومان هەر ناوەندە و بە پێی پلان و کاری تایبەت بەخۆی وەکو بەشی شێوەکاریمان سەرپەرشتیارەکان لە سەردانەکانیاندا کۆمەڵێ ڕێنمایی و شتی هونەری ئەگەیەنە ناوەندەکانی خوێندن لەسەر پۆستەر و بڵاوکراوە بە خۆشحاڵیەوە لە 15ی دوانزەوە دەست بە کاری شێوەکاری ئەەکەین وەک پۆستەر و بڵاوکراوە لە 15ی دوانزە بەدواوە دواتریش کاری هاوبەشی ساڵانەیان دەست پێ ئەکات ناوەندەکانی شانۆ مۆسیقاش چەند ڕۆژێکە بە هەم ئاهەنگی بۆ باخچەکانی ساوایان دەستیان پێ کردووە بە جەولەکردنیان چونکە کار و چالاکی باخچەکانی ساوایان لەسەر شانۆ یەگەگرێتەوە تا مۆسیقا و مەسرح لەسەر شانۆ بە هەردووکیان بە هەم ئاهەنگی مامۆستای شانۆ و مامۆستای مۆسیقا کار و چالاکی یەگەکەن بۆ باخچەکە جگەل لە شێوەکار بێگومان بۆ ئەم ساڵی نوێی خوێندن ئەو بەرنامانەی کە دامان ناوە ئەگەر ئیشەڵڵا بودجە بگاتە دەستمان بۆ ئەم ساڵ وەکو پاری لێنێت کۆمەڵێک کاری زۆر باشە بەتەماین لە ناوەندەکانی خوێندندا کۆمەڵێک تیپی شانۆی زۆر باش دروستکەین بە هەوڵی سەرپەرشتیارەکانی ئێمە و مامۆستایانی ببورن مامۆستایانی شانۆی قوتابخانە خوێندنگاکان ئەوەش کە کۆمەڵێک تیپ تایبەت بە مەکتەبەکان بێ هەروەها تیپی مشەکەلیشمان لەوانەیە هەبێت با بڵین ئەو قوتابی خوێندکارانی کە بەهرەمەندن لە خوێندنگێک و بە خوێندنگەی کە ئەوانش لە بەرنامەمانایە کۆیان بکەینەوە و کارێکی واتە هاوبەشیان پێ بکەین بۆ تێکەڵبوونێک لە نێوان ناوەندەکانی خوێندن ئەمە شتێکی زۆر سەرکەوتووە ئەم ساڵ بەرنامەمان وایە جگەل لەوەی کە لە ناو مەکتەبەکەی خۆشە تیپێکی شان و دروست دەکرێت وەکو بەشی مۆسیقاش بێگومان سەرپەرشتیارەکانمان هەر لە سەردانان بۆ ناوەندەکانی خوێندن ئەوانیش بەتەماین چەندین کاری وەکو کۆرس و ڕەقس و سەما و بالیەی مۆسیقی کە تایبەتە بە کاری مۆسیقا جگەل لەوەش ئێمە تیپێکی سەرکەوتومانەیە کە ئەم ساڵ لە 15ی نۆ لە هۆڵی تەوار فیستیڤاڵێکی زۆر باشمان کرد کە 10 بۆ 12 مادەی زۆر باشیان ئامادە کرده بوو ئەو تیپەش کە هەموو ڕۆژێکی هەینیەنەوە بۆ ناو بینایی چالاکی قوتابخانەکان لێرە پرۆڤە ئەکەن لەگەڵ مامۆستاکانیان تیپێکی سەرکەوتۆ ئامادەمان کردو بۆ بەشداریکردن لە فیستیڤاڵەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئەم ساڵ ئیشەڵڵا بکرێت خوازیارم بۆ ئەم ساڵی نوێی خوێندن بتوانین ئەو کار و چالاکیانە ئەو پلان و بەرنامانی کە دامان ناوە بە سەرکەوتوی ئەنجامی بین چونکە ئێمە وەک چالاکی قوتابخانەکان ساڵانە ئەبێ بەرنامە و پلانی نوێدا بنین بۆ سەردانەکانمان بۆ ڕێنماییدان بە مامۆستای هونەر لە ناوەندەکانی خوێندندا وە خوازیارم ئەم ساڵ لەو کۆنگرەی کە بڕیارە 15 کۆنگرەیە کۆنفرانسێکی پەروەردەی ببەسرێت لە شاری هەولێر خوازیارم ئاوەڕێ لە مەنهەج بنەوە بۆ ناوەندەکانی خوێندن چونکە بەڕاستی مامۆستایانی هونەرمان لە ناوەندەکانی خوێندن زۆر بێ پلانن بێ مەنهەجن کە ئەتوانم بڵێم هەر مامۆستایە و بە شێوەیەکی سربەخۆی خۆی پلان و بەرنامەدا ئەنێ بۆ وانەی هونەر ئەگەرچی مەنهەجێکمان هەیە بۆ مۆسیقاکە بەڕێز مامۆستا خالید سەرکار ئامادەی کردووە بۆ قۆناغی باخچەکان و بنەڕەتیەکان ئەوە شتێکی باشە کە لە پێما بێ لە بەیروت و لە تورکیا چاپ کراوە من دەستخۆشی لە مامۆستا خالی دەکەم خوازیارم مەنهەجێکی شەبێ بۆ شانۆ مەنهەجێ هەبێ بۆ هونەری شێوەکاری چونکە بەڕاستی مامۆستاکانمان بێبەشن لە مەنهەج بێبەشن لەوەی کە مەنهەجێک هیچ نەبێ وەک نامیلکەیەک وەکو شتێ لە بەردەستیان نابێ و لەسەری بڕۆن من خوازیارم ئەم ساڵ لەو کۆنگرەیە ئەوەش حەل ببێت و ئەو مەنهەجەش بگاتە ناوەندەکانی خوێندن خوازیارم ئەم ساڵ کاری باشتر و چاکتر لە ساڵانی داهاتوو ئەنجام بین